إن الحمد لله نحمده ونستعينه ونستغفره ونعوذ بالله من شرور أنفسنا وسيئات أعمالنا. من يهده الله فلا مضل له ومن يضلل فلا هادي له، وأشهد أن لا إله إلا الله وحده لا شريك له، وأشهد أن محمدًا عبده ورسوله. يا أيها الذين آمنوا اتقوا الله حق تقاته ولا تموتن إلا وأنتم مسلمون. يا أيها الناس اتقوا ربكم الذي خلقكم من نفس واحدة وخلق منها زوجها وبث منهما رجالا كثيرا ونساء، واتقوا الله الذي تساءلون به والأرحام إن الله كان عليكم رقيبا. يا أيها الذين آمنوا اتقوا الله وقولوا قولا سديدا يصلح لكم أعمالكم ويغفر لكم ذنوبكم، ومن يطع الله ورسوله فقد فاز فوزا عظيما. أما بعد، فإن أصدق الحديث كتاب الله، وخير الهدي هدي محمد صلى الله عليه وسلم، وشر الأمور محدثاتها، وكل محدثة بدعة، وكل بدعة ضلالة، وكل ضلالة في النار. مسلمانانی عزیز و خۆشەویست، قوربانی کردن عیبادەتێکی یەکجار خۆشەویستە لای خوای گەورە. خوای گەورە لە کاتی ئیبراهیم پێغەمبەرەوە عەلەیهی السەڵات وەسسەلام ئەم عیبادەتەی تەشریع کردووە بۆ سەرجەم ئومەتان. لكل أمة جعلنا منسكا ليذكروا اسم الله على ما رزقهم من بهيمة الأنعام. بۆ هەموو ئومەتێ دروشم و قوربانی کردنێکمان تەشریع کردووە تا ناوی خوای گەورەی لەسەر بێنن، تا زیکری خوای گەورەی لەسەر بکەن، تا شکرانە بژێری خوای گەورە بکەن لەسەر ئەو ئاژەڵانی کەوا پیانی بەخشیوە، لەسەر ئەو ماڵ و سەرۆت و سامانەی خوای گەورە پێتی بەخشیوە، وەکو شکرانە بژێری بۆ خوای گەورە لە ساڵێکە جارێک خوای گەورە ئەم قوربانی داناوە و تەشریعی کردو. حکمی قوربانی کردن زانایان بۆ چوونیان جیاوازە. هەیە لە زانایان ئەڵێن مستحبە، وەکو ئیمامی شافعی و ئیمامی ئەحمەد ئەفەرمون مستحبە، سنەتە، دروشمێکی گەورەی دینە. ئیمامی شافعی فەرمێ پێم باشە هەر کەسێ پارەی هەبوو کەم تەرخەمیتیان نەکات و قوربانی بکات. بەڵام ئیمامی مالیک و ئەبوو حەنیفە بە واجبی دانێن، ئەڵێن هەر کەسێک پارەی هەبێ قوربانی نەکا گونەحبارە بێت. لەبەرەوەی خوای گەورە فەرمانی بە ئیبراهیم پێغەمبەر کرد عەلەیهی السەڵات وەسسەلام کە ئیسماعیلی کوڕی بکا بە قوربانی، جگەرگۆشەکەی بکا بە قوربانی. ئەم پێغەمبەرە بەڕێزە ئامادەی تیا بوو فەرمانی خوای گەورە جێبەجێ بکات و ڕاوێژی بە ئیسماعیلی کوڕی کرد، ئەویش ڕەزامەندی دەربڕی کە باوکی بیکا بە قوربانی و لە ڕێی خوای گەورە سەری بڕێ. ئەوە بوو دواتر خوای گەورە بەرانێکی لە بەهەشتەوە بۆیان دابەزان لە بری ئیسماعیل کردی بە قوربانی. کە ئەو پێغەمبەرە ئامادە بێ سەڵات و سەلامی خوای گەورەی لەسەر بێ جگەرگۆشەکەی بەدەستی خۆی بکا بە قوربانی. ئێمەی موسڵمان ئامادەیمانتیان نەبێ لە ساڵێکە ئاژەڵێ بۆ خوای گەورە بکەین بە قوربانی، لە کاتێکە دەیەها نرخی ئەو ئاژەڵە لە ماوەی ساڵێکە لەوانەیە بە هەدەر بدەین بۆ هەوا و ئارەزوو بۆشتی بێکەڵک، جاری وایە بۆ تاوان سەرف بکەین. بۆیە هەر کەسێک توانایی هەبوو کەم تەرخەمی نەکە. سەیری ئەوە مەکە کە هەندێک زانا بڵێ واجب و هەندێک بڵێ مستحەب و سنەتە. دروشمێکی گەورەی دینە، ساڵی یەک جارێکە. ئەگەر توانات نییە ئاژەڵێ بچوشیش بێ بەشداری ئەم دروشمە گەورەی دینە بکە و ئەم دروشمە بە گەورە ڕابگرە لەبەر خوای گەورە و ئاژەڵ لە پێناو خوای گەورە سەر بڕە. پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم لە چەند فەرمودەیەکە فەرمان ئەکا بە قوربانی کردن. یەکێ لەوانە فەرمێ من كان له سعة ولم يضحي فلا يقربن مصلانا. هەر کەسێک توانای قوربانی کردنی هەبێ، پارەت هەبێ، توانات هەبێ قوربانی بکەیت، ئەفەرمێ ئەوەی قوربانی نەکرد با نزیک نوێژی جەژنی ئێمە نەکەوێتەوە. وەک ئەوەی کەوا بڵێ لێت تووڕەم، لێمان نزیک مەبەرەوە، ئامادەی نوێژی جەژن مەبە. چۆن ئەم دروشمە گەورەیە جێبەجێ ناکەی بەشداری ئەمەی تریشیان مەکە. وەکو تووڕەبوونێ پێغەمبەری خوا فەرمێ صلی الله علیه و سلم
مادەم توانات هەیە قوربانی بکەیت و کەم تەرخەمی ئەکەیت و نایکەی نزیک نوێژ و جەژنی ئێمە مەکەورە. و هەروە فەرمیا ئەیوهە الناس إن على كل أهل بيت في كل عام أضحية. أي خەڵکی هەموو ماڵێ هەموو ساڵێ پێویستە لەسەریان قوربانی بکەن. هەموو ماڵێ هەموو خانەوادەیەک هەموو ساڵێک مادەم توانات هەبێ پێویستە لەسەرت قوربانی بکەیت. ئەوە فەرمودێتر. و هەروە فەرمێ من ذبح قبل أن يصلي فليعد مكانها أخرى ومن لم يذبح فليذبح. ئەگەر کەسێ هەڵەی کرد پێش نوێژی جەژن قوربانی کرد حیوانەکەی سەر بڕی ئەفەرمێەوە بە قوربانی داناندێ لەبەرەوەی کاتی قوربانی دوای نوێژی جەژنە. ئەگەر کەسێ پێش نوێژی جەژن قوربانی کرد ئەفەرمێ با لە دوای نوێژی جەژن ئاژەڵێتر سەر ببڕێ ئەویان حساب نەبووە. ئەوەیشی نەیکردووە بابیکە لێرەش فەرمانەکە. ئەم فەرمودانە بەڵگەی ئەوەیان تیا ئەخوێنرێتەوە کە هەر کەسێ توانای هەبێ پێویستە لەسەری قوربانی بکە. بۆیە ئەگەر توانات هەیە هەوڵدا لەم دروشمە گەورەیە لەم عیبادەتە گەورەیە لەم خێرە گەورەیە خۆت بێبەش مەکە بەشداری بکە. خوای گەورە ئینشاءڵڵا بەرەکەتە خاتە ماڵ و مناڵت. خوای گەورە بە چەند قاتی ئەوە بۆت قەرەبووە کاتەوە خوای گەورە زیاتر ڕزق و ڕۆزی تەدا. ئەوەی کە نەیبێ کەسانێکەیە حەزەکەن قوربانی بکەن بەڵام توانایان نییە. پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم جابرە فەرمێ ئامادەی جەژنی قوربان بووم لەگەڵ پێغەمبەرە صلی الله عليه وسلم کە وتارەکەی تەواو کرد لەسەر منبەرەکەی دابەزی. پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم عادەتی وابوو لە دەرەوەی شار نوێژی جەژنیان نەکرد نوێژی جەنازەیان نەکرد خۆرگیران مانگیران ئەو نوێژانەیان ئەبرد لە دەرەوەی شار هەمویان بەیەکەوە کۆبوونەوە ئەیان کرد. جابرە فەرمێ ئامادەی نوێژی جەژن بووم لەگەڵ پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم کە لە منبەرەکەی دابەزی نوێژ جەژنی کرد وتاری جەژنیدا لە منبەرەکە هاتە خوارەوە بەرانەکەی لەگەڵ خۆیان برد. پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم دوو بەرانی ڕەش و سپی شاخداری قەڵەوی ئەکرد بە قوربانی. فەرمێ هەر لە منبەرەکە دابەزی یەکەم کارێکردی بەرانەکانی سەر بڕی بەدەستی پیرۆزی خۆی. فەرمووی بسم الله والله أكبر اللهم هذا عني وعمن لم يضحي من أمتي. خوایە خێری ئەم بەرانەیان بۆ خۆم و بۆ هەر کەسێ لە ئومەتی من تا ڕۆژی قیامەت توانای قوربانی نییە. هەر کەسێ فەقیرە هەژارە قەرزارە توانای قوربانی نییە. خوایە هەتا ڕۆژی قیامەت ئەم بەرانە قوربانی بێ و خێرەکەی بۆ هەموو ئەو کەسانە کە توانای قوربانیان نییە. بۆ ئەگەر کەسێ توانای نەبێ پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم قوربانی بۆ ئەو کەسانە کردووە. و هەروەها پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم دوعای کردووە بۆ کەسانی کەوا قوربانیەکەن کە خوای گەورە لیان قبول کات و دوعای پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم قبوڵە. بۆیە وەکو هیچ عیبادەتێتر نییە قوربانیەکەت بکە نیەتت بۆ خوا بێ یەقینت هەبێ خوای گەورە لێت قبوڵەکە. پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرمووی اللهم تقبل من محمد ومن آل محمد ومن أمة محمد صلى الله عليه وسلم. خوایە قوربانی لە محەممەد و لە خانەوادەی محەممەد و لە ئومەتی محەممەد قبولکە. بۆیە کاتێ قوربانیەکەی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم دوعای بۆت کردووە خوای گەورە ئینشاءڵڵا لێت قبوڵەکات. ئایا بەران باشترە یا ئاژەڵی گەورە مانگا؟ هەیە لە زانایان ئەڵێن بەران باشترە وەکو ئیمامی مالیک ئەڵێ لەبەرەوەی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم بە بەردەوام لە جەژنانە دوو بەرانی کردووە بە قوربانی. بۆیە باشتر وایە کەسێ توانای هەبوو بەران بێ. جمهور ئیمامی ئەبوو حەنیفە و شافعی و ئەحمەد ئەفەرمون مانگا باشترە لەبەرەوەی گۆشتی زیاترە و ئەو حەدیسە ئەکەنە بەڵگە کەسێکە لە ڕۆژی جومعەیە بێ بۆ مزگەوت یەکەم جار وەک ئەو وایەکەوە مانگایەشی کردبێ بەخێر ئەوەی دواترتیە وەک وایە بەرانێکی کردبێ بەخێر. لێرە مانگاکە پێش بەرانەکە خراوە ئەڵێن مانگاکە خێری زیاترە. والحاصل پێت ئەکرێ مانگا ئەەکەی بەران ئەەکەی حیوانێکی بسووکتر ئەەکەی گرنگ ئەوەیەکەوە تۆ لەم دروشمە گەورەیە خۆت بێبەش نەکەی لەم ئەجر و پاداشتا خۆت بێبەش نەکەیت و بەشداری تیا بکەی ئینشاءڵڵا. ئاژەڵێک بۆ چەند کەس ئەبێت فەهم و تێگەیشتنێکی هەڵا لە ناو میلەتی ئێمە هەیە. زۆر کەس تا ئێستەوا تێگەیشتووە ئاژەڵێکی بچووک مەڕیا بزن و ئەزانن بۆ یەک کەسە. زۆر کەس پرسیارەکە ئەڵێ پار بۆ خێزانم کردومە ئیمساڵ بۆ خۆمێکم
ئەم ساڵ بۆ خۆم کردومە پار بۆ فڵانە کەسم کردومە، یا جاری وا هەیە حیوان ئاژەڵێکی گەورە جۆلچێکە کاتە قوربانی لە ماڵەوە 8 کەسە ناو حوتیانی لێ تێنێوێکیانی بێبەشەکە، ئەمە هەڵەیە. بەڵکو لە کاتی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم وەکو عەطای کوڕی یەسارە فەرمێ پرسیارم لە ئەبا ئەیوبی ئەنصاری کرد كيف كانت الضحايا فيكم على عهد رسول الله صلى الله عليه وسلم، ئەوە قوربانی لە سەردەمی پێغەمبەری خوا صلى الله عليه وسلم چۆن بوو، چۆنێوە قوربانیتانە کرد؟ فەرمووی كان الرجل يضحي بالشاة عنه وعن أهل بيته، پیاو یەک شاتێک مەڕێک یا بزنێکی کردە قوربانی بۆ خۆی و ماڵ و مناڵەکەی، یعنی بە دوو کەس ناتوانی پارە کۆکەیتەوە بەشداری بکەی لە کڕینی مەڕێ یا بزنێ لە پارەکەیە. ئەمما لە خێر و ئەجر و پاداشتا کە تۆ حیوانێکی بچووک مەڕێ یا بزنێ ئەکەی بە قوربانی خێری بۆ خۆت و ماڵ و مناڵەکە چەند کەس بێ خێری بۆ هەر هەمووی هەیە، بەڵکو بۆ مردوەکانی ئەو ماڵیش خێر ئەسێ ئینشاءالله. یعنی پێویست ناکات تۆ هەیە قوربانیەکە بۆ تەنها کەسێکی کەوا مردووە کە ئەمیش جێگای خلافە، ئایا قوربانی بۆ مردوو ئەچێ یان نا. ئەگەر وەسیەتی کردبوو ئەوە کێشەی تیانێ و خێرەکەی بە مردوو ئەگا. ئەگەر وەسیەتی نەکردبوو ئیمامی نەووی ئەفەرمێ قوربانی بۆ مردوو ناچێت، و وتەی زۆرێ لە زانایانی شافعی مەذهبە ڕەحمەتی خوای گەوریان لێ دێ ئەڵێن بۆی ناچێت، لەبەرەوەی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم بەتایبەت قوربانی بۆ خەدیجەی خێزانی نەکرد کە چەندێ خۆشەویست، هەموو ساڵێ وتمان قوربانیە کرد، هیچ ساڵێکی نەیوت خوایە ئەم بەرانە بۆ خەدیجەی خێزانم، یا ئەمە بۆ زەینەبی کچم، ئەمە بۆ کەلثوم، ئەمە بۆ حەمزەی مامم، ئەمە بۆ کوڕەکانم. بەتایبەت پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم قوربانی بۆ مردوو نەکردو. بەڵام وتمان کە تۆ ئاژەڵێ بچووکیش بێ کە ئەیکەیتە قوربانی خێری بۆ خۆت و ماڵ و مناڵەکە هەموویە چێ، چەند کەس لەو ماڵە تۆ مەسرەفەکەی نەفەقەی ئەەکەی خێری بۆ هەموویە چێ، ئەوەی کە زیندووە ئەوەی کە مردووە خێر بۆ مردوەکانی شەچێ ئینشاءالله. بەم شێوازە و ڕەحمەتی خوای گەورەیە فراوانی ڕەحمەتی خوا کە بە ئاژەڵێکی بچووک خێری بۆ هەموو ئەو خانەوادە و ئەو کەسانە ئەچێکەوە تۆ مەسرەف و نەفەقەیەکەی. ئەمما بۆ مانگایەک بۆ جۆلچێک ئەوە تا 7 کەس ئەتوانن بەشداری بکەن لە کڕینە لە پارەیە، تۆ بەتەنها ناتوانانی بیکڕی، لەگەڵ برایەکتا لەگەڵ هاوسەیەکتا لەگەڵ هاوڕێیەکتا لەگەڵ دوان سیان چوار تا بە 7 کەسەوە ئەتوانن بەشداری بکەن لە کڕینە. جا هەر کەسێکیش خێرەکەی دیسان بۆ خۆی و ماڵ و مناڵێتی. بەم شێوازە خێرەکە فراوانە تەسکی مەکەرەوە بڵێ تەنها بۆ یەک کەسێ، نەخێر چەند کەس بی، لەوانەیە ماڵی وا هەیە 10 کەس بێ، حیوانێکەکەی تا قوربانی خێری بۆ هەردەی ئەڕوا و بۆ مردوەکانیش ئەڕوا ئینشاءالله. ئەمە بەم شێوازە لە کاتی پێغەمبەرە صلی الله عليه وسلم وابوو. ئاژەڵی قوربانی تەمەنی هەیە، ئەگەر هاتو ئاژەڵی سپی بوو بەرخ 6 مانگی تەواو کردبێ بۆ قوربانی دەسەدا، ئەگەر ئاژەڵی ڕەش بوو بزن ئەبێ ساڵێکی تەواو کردبێ اینجا بۆ قوربانی دەسەدا، مانگا ئەبێ 2 ساڵی تەواو کردبێ اینجا بۆ قوربانی دەسەدا، لە کوردواری لە شکان بێتی، حوشتر ئەبێ 5 ساڵی تەواو کردبێ اینجا بۆ قوربانی دەسەدا. ئەم تەمەنانە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم دیاری کردووە، ئەگەر لەم تەمەنانە کەمتر بێ بۆ قوربانی دەستنادا، ئەبێ کاتێک کە ئاژەڵێک ئەکڕی دڵنیابی بزانی ئەگەر سپی بوو 6 مانگی تەواو کردووە، ئەگەر ڕەش بوو ساڵێکی تەواو کردووە، ئەگەر جۆلک بوو 2 ساڵی تەواو کردووە. بەو شێوازە ئەبێ دڵنیابی لە تەمەنەکەی ئەو کاتە بۆ قوربانی دەست ئەدات. سەبارەت بە عەیب و کەم و کوڕی لە ئاژەڵی قوربانیە، ئەبێ ئەو ئاژەڵە ئاژەڵێک بێ ساغ بێت. 4 عەیبی سەرەکی هەیە، نابێ ئەم 4 عەیبێتیا بێ، یەکێ لەم 4 عەیبێتیا بوو ئەوە بۆ قوربانی دەستنادا، چەندێ ئەو ئاژەڵە قەڵەو بێ. پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرمێت 4 لا تجزئ في الأضحية، 4 عيب هي لآجلا بي بو قرباني دسنادا. يكميان العوراء البين عورها، والمريضة البين مرضها، والعرجاء البين ضلعها، والكسيرة التي لا تنقي. آجلا كتابشي شور بي، ئەگەر چاوێکی چۆر بێت چەندێ ئەو ئاژەڵە قەڵەو بێت، چەندێ جوان بێت، چەندێ گۆشتی زۆر بێت، چەندێ ناسک بێت، تەنها چاوێکی چۆر بێ بە قوربانی دەستنادا. ئاژەڵێکەوە شەل بێ، شەلینەکەی پێوەی دیار بێ، بۆ نمونە لە ناو ڕانەمەڕا دوا بکەوێت، ئەمە بۆ قوربانی دەستنادا چەندێ قەڵەو بێ. ئاژەڵێک کە نەخۆش بێ،
بۆ قوربانی دەست نادا. ئاژەڵێک کە پیر بێ مۆخی تیان نەما بێ لە پیریە ئەمانە ئەم چوار عیبە بۆ قوربانی دەست نادا. وتمان چەندێک ئەگەر قەڵەو بێ گۆشتی زۆر بێ پارەی زۆری پێ بدەی ئەمە بۆ قوربانی دەست نادا. وەکو خێر نییە کاتێکە بۆ خۆت ئاژەڵێک ئەەکەی بە خێر ئەم عیبانێشی تیابێ ئاساییە، بەڵام بۆ قوربانی ئەبێ ئەو چوار عیبیتیان نەبێ. ئیمامی نەووی فەرمێ زانایان کۆدەنگن کە ئەم چوار عیبەی لە حەدیسی بەڕائە هاتووە بۆ قوربانی دەست نادا. و لەمە خراپتر، یعنی ئەگەر ئاژەڵێ چاوێکی چۆر بێ بۆ قوربانی دەست نادا، ئەی هەردوو چاوی ئەوە ئەولاترەکەەوە بۆ قوربانی نابێ. قاچێکی شەل بێ بتوانێت بڕوە بەڵام بەشە لە شەل بڕوە بۆ قوربانی دەست نادا. ئەگەر هەر پەچی کەوت بێ یا هەردوو دوو قاچی شەل بێ ئەوە ئەولاترەکەەوە نابێ، یا نەخۆش بێ یا زۆر لات و لاواز بێ ئەمانە بۆ قوربانی دەست نادات. بەڵام ئەگەر هاتوو ئاژەڵێ گوێی بڕابێ، گوێی لەت بوو بێ، شەق بوو بێ یا کونی تیا بێ، ئەمە دروستە، کەراهەتی هەیە، باشتر وایە وایش نەبێ، بەڵام بۆ قوربانی دەسەدا بڵێ شاخی شکا بێ یا شکێنرا بێ دروستە، خەسێنرا بێ دروستە، کلچی بڕابێ دروستە، گوانێکی سەقەت بێ دروستە. ئەمانە کەراهەت هەیە، بەڵام وەکو قوربانی تەنها ئەو چوار عیبە بۆ قوربانی دەست نادا. جگە لەو چوار عیبە ئەم عیبانەی تر کە باسمان کرد و هەندێک عیبی تریشەیە لە ئاژەڵا بێ زەرەری نییە و بۆ قوربانی دەست ئەدا. تەنها ئەم چوار عیبی کەوا باسمان کرد ئەمە بۆ قوربانی دەست نادا. داواکارین لە خوای گەورە یارمەتیماندا بۆ ئەنجامدانی ئەم دروشمە گەورەیە، خوای گەورە لەسەرمانی سووکە ئاسانی بکە ووا لە مسلمانان بکە هەمویان بەشدار بن لەم خێر و ئەجر و پاداشتە گەورەیە. ئامین والحەمد لله رب العالمین. الحمد لله رب العالمين والصلاة والسلام على نبينا محمد وعلى آله وصحبه أجمعين ومن تبعهم بإحسان إلى يوم الدين. كاتي قرباني وتمان ئەگەر کەسێ پێش نوێژی جەژن قوربانی بکە ئەوە بە قوربانی داناندرێ. کاتەکەی ئەوەیە لە دوای نوێژی جەژن کاتی قوربانیکردن دەست پێەکە هەتاوەکو چوارەم ڕۆژی جەژن کە خۆر ئاوا ئەبێ ئیتر کۆتایی بە کاتی قوربانی دێ. واتە لە ماوەی چوار ڕۆژە بە شەو و بە ڕۆژیشەوە لە شەوی شاتوانی قوربانی بکەی ئاساییە و ڕێگە پێدراوە، بەڵام بە ڕۆژ باشترە، بە ڕۆژ باشترە قوربانی بکرێ بە شەوی شەر دروستە لە ماوەی ئەو چوار ڕۆژەیە. و باشترین کاتی وەکوتمان پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم یەکەم ڕۆژی جەژن کە لەسەر مینبەرەکەی دائەبەزی بەرانەکانی لەگەڵ خۆیان بردە و دەشتە لەوێ سەرێ بڕی. یعنی ئەگەر کەسێ بۆی بگونجێ باشترین کاتی لە نوێژی جەژن گەڕایتەوە حیوانەکەی خۆت سەر بڕی لە قوربانەکەی خۆت بخۆی ئەگەر بۆت بگونجێ، ئەگەر بۆت ئاسان بێ، ئەگەر خۆت ئەتوانی سەری بڕی یا قەسابت ئامادەیە ئەمە باشترین کاتێتی. پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم فەرمێ إن أول ما نبدأ من يومنا هذا أن نصلي ثم نرجع فننحر. یەکەم ئیشمان لەم ڕۆیان نوێژی جەژنە، لە دوای ئەوە قوربانیکردنە. فمن فعل هذا فقد أصاب سنتنا. هەر کەسێ بەم شێوازە بیکە ئەوە سنەتی ئێمەی پێکاوە. بۆیە ئەگەر توانیت ئەوە باشترە لە قوربانەکەی خۆت بخۆی. و هەروەها یەکەم ڕۆژ ئەکەوێتە ئەم دە ڕۆژەوە، وتمان ئەم دە ڕۆژەی مانجی ذیلحیجە، سەرەتای مانجی ذیلحیجە خۆشەویستترین ڕۆژن لای خوای گەورە. بۆیە ئەگەر قوربانەکەت دوای نوێژی جەژنیش نەبوو هەر لە یەکەم ڕۆژە ئەنجامی بدەی بۆی بکەوێتە ئەم دە ڕۆژەوە ئەجر و پاداشتی زۆر زیاترە. لە سێ ڕۆژەکەی تریشە بە هەمان شێوە دروستە، بەڵام یەکەم ڕۆژ لە هەمووی باشترە. ئەوە وەکو کاتەکەی. دابشکردنی گۆشتەکەی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم فەرمێ کولوا وادخروا وتصدقوا. خۆتان لێی بخۆن و خێر و سەدەقەی لێ بکەن و هەروەها ئەتوانی بەشێکی بیکەی بە سێ بەشەوە. بەشێکی بۆ خۆت هەڵگری. یعنی ئاژەڵێک بۆ نمونە ئەگەر 30 کیلۆ گۆشتی هەبوو تا 10 کیلۆ دروستە بۆ خۆت هەڵی بگری. هەرچەنە باشتر وایە زۆربەی بکەی بە خێر، بەڵام وەک دروستێتی تا 10 کیلۆ ئەتوانی هەڵگری کە 30 کیلۆ بێ، واتە سێیەکی. واتوانی سەیەکەکەی تر بدەی بە فەقیر و هەژار و سەیەکیشی بدەی بە هاوسێ و بە هاوڕێ و بە خزم ئەگەر دەوڵەمەندیش بێ دروستە. ئەی بەو شێوازە ئەتوانی بیکەیتە سێ بەشەوە و سنەتە خۆت لێی بخۆی. هەندێک خەڵک دیسان لێرەیشە بە هەڵە تێگەیشتووە کە بڕیار ئەدا قوربانی بکە و ئەزانێ نەزری کردووە. ئەمە نەزر نییە.
ئەڵێ نابێ لێی بخۆی شتیوانیە خەڵکی وایە جوانەگایەکی سەر بڕیوە نەیان هێشتۆ لێی بخوا وتوانە نەزرت کردو تۆ بڕیارە داوە قوربانی بکەی نەخێر ئەمە نەزر نییە کە تۆ بڕیارە دێ قوربانی بکەی ئەمە ئاساییە بڕیارە داوە قوربانی بکەی شتێکی تیانە ئەتوانی سێیەکێکی بۆ خۆت هەڵبگریت ئیلا ئەگەر ساڵێک زۆر گرانی و برسێتی و نەبوونی بێ ئەوە لە 3 ڕۆژ زیاتر بۆ دنیا گۆشتەکە هەڵبگری ساڵێکیان گرانی بوو پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرمانی پێیان کرد لە 3 ڕۆژ بەولا کەس گۆشت هەڵنەگرێت تا 3 ڕۆژ بۆ خۆت لێی بخۆ لە دوای ئەوە نابێ بمێنێ ئەبێ بیدێ بە فەقیر و هەژار بەڵام ئەمە لەبەر ئەو گرانیە کە گرانی نەبوو وەکو ئێستا ئەتوانی سێیەکێکی بۆ خۆت هەڵبگری ئاساییە و ڕێگە پێدراوە کەسێک بزانێ قەسابی بکات سنە دوایە بەدەست خۆت سەری بڕی ئەگەر نەتزانی قەسابێک ئەگری بەکرێ لە جیرفانی خۆت کرێ ئەدەیتێ نابێ گۆشتەکەی لە بری قەسابێتەکە بدەیتێ لە جیرفانی خۆت کرێ قەسابەکەی ئەدەیتێ و بۆ سەرە بڕێ لە ماڵی خۆتا سەری بڕی لە قەسابخانەیە بێ لە هەر شوێنێکا سەری بڕی ئاساییە شەرت نییە مەرج نییە ئیلا لە ماڵی خۆتا بێ مەرج نییە ئیلا خۆت بە دیارەوە بی هەر کەسێ بۆ سەر بڕێ ئاسایە بەڵام پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم وەکوتمان بەدەستی خۆی بەرانەکانی خۆی سەر بڕیوە لە حەجی ماڵ ئاوایی بەدەستی پیرۆزی خۆی 63 حشتری سەر بڕی 100 دانە بوو ئەوانەی تریدا ئیمامی عەلی لە وەکالەتی پێغەمبەر صلی الله عليه وسلم بۆی سەر بڕی ئەو کەسەی کە سەریە بڕێ ئەبێ چەقۆکەی تیژ کرد بێ کۆمەڵێک ئاداب هەیە خەڵکی وا هەیە بە بەرچاو ئاژەڵەکە و چەقۆکەی تیژەکە پێی لەسەر پشتی ئاژەڵەکەی چەقۆکەی تیژەکە ئەمە حرامە دروست نییە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم بەلای پیاوێکا تێپەڕ بوو پێی خستووە سەر لایەکانی ئاژەڵێ چەقۆکەی لەسەر ئاژەڵەکە تیژە کرد و ئاژەڵەکەش لە ژێرەوە تەماشای چەقۆکەیە کرد پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرمی ئەلا قبل هذا ئەی کاکە پێشەمە بۆ چەقۆکە تیژ نەکرد ئەتورید ئەن تمیتها موتاک تۆ توێت چەند جارێم ئاژەڵە بکوژی هەلا حددت شفرتك قبل أن تضجعها ئەی پێش ئەوەی ئەم ئاژەڵە پاڵخەی چەقۆکەت بۆ تیژ نەکرد پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لەسەر ئاژەڵی هاتە جواب ئەویش مافی ئاژەڵە لە ئیسلامە وهروها أمر النبي صلى الله عليه وسلم بحد الشفار وأن توارى عن البهائم پیامبر صلی الله عليه وسلم فرمانی کرد چەقۆکان تیژ بکرێ و لە بەرچاو ئاژەڵ بشارێتەوە لە بەرچاو ئاژەڵ چەقۆ تیژ نەکەی لە بەرۆی هەستەکە وفەرمی إذا ذبح أحدكم فليجهز ئەگەر یەکێ لە ئێوە حەیوانی سەر بڕی خاو خلیچک مەبە بە خێرایی و بە پەلەیی ئاژەڵەکە سەر بڕە بۆی کەوا ئازاری پێ نەدەی هەندێ بیدعە و خوڕافات هەیە کە تا ئێستا لە ناو هەندێ لە ئێمە هەیە کە هەڵەیە نابێ ئەو شتانە بکری هەیە کاتێکە جوانەگایەک یا جۆلچێک سەرە بڕێ ئەڕوا چاوی ئەو جۆلکا ڕێژێ ئەمە بیدعەیە جۆلک چاوڕێشتنی بۆ چییە ئەڕوا میرۆ کاتە ملی میروی پێ هەڵەواسێ ئەڕوا پەڕۆیە سوور ئەکاتە ملی ئەڕوا کڵۆشەکر و شیرینی کاتە ناودەمی یعنی کۆمەڵێک شت ئەکات ئەمانە یا دوعا بەجۆی ئاژەڵەکەی ئەخوێنێ ئەم شتانە هەمووی بیدعەیە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم شتی وای نەکردووە وەگوایە ئیبراهیم پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام شتی وای کرد ئەویش شتی وای نەکردووە ئەمە هەر بیدعەیە و خوڕافاتە و خەڵک خۆیان دروستیان کردووە کاتێک کە تۆ قوربانیەکەی با قوربانیەکەت لەسەر سنەتی پێغەمبەر بێ صلی الله عليه وسلم ئەم بیدعە و خوڕافاتانە خۆت پارێزە یا لە کاتی سەربڕینی ئەڵێ لە ڕێی خوا مەولوی پێغەمبەر صلی الله عليه وسلم ئەویش هەڵەیە لە کاتی سەربڕینا ئەبێ بڵێ بسم الله الله ئەکبەر پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم وای فەرمووە ئەڵێ بسم الله الله ئەکبەر ناڵی لە ڕێی خوا مەولوی پێغەمبەر صلی الله عليه وسلم تۆ تەنها لە ڕێی خوا حەیوان سەرەبڕی کە وتت مەولودی پێغەمبەر ئەمە ئەبێ بە شرک ئەمە ناوی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم خستە پاڵخوای گەورە لە سەربڕینە کە سەربڕین عیبادەتە ئەبێ ئاژەڵ تەنها بۆ خوا سەربڕێ و ئەبێ تەنها ناوی خوای گەورەی لەسەر بهێنرێ ئەمیش مانای ئەوە نییە کەوە بەکەم ڕاگرتنی پێغەمبەری خوا بێ صلی الله عليه وسلم نەخێر پێغەمبەر صلی الله عليه وسلم خۆی بەمە ڕازی نییە خۆی ئێمە فێر نەکردو چۆن کە تۆ نوێژەکەی خۆ ناڵێ دوور کات نوێژ بۆ خوا بۆ پێغەمبەرەکەم صلی الله عليه وسلم نوێژ بەس بۆ خوا کرێ بۆ پێغەمبەر ناکرێ صلی الله عليه وسلم حیوان سەربڕینی جوایە تەنها بۆ خوای گەورە حیوان سەر ئەبڕی و هەروەها ئەو کەسانی کەوا قوربانیەکەن ئەبێ ڕەچاوی پاک و خاوێنی شەقام و جادەوبان و ڕێگا و کۆڵانەکان بکەن زۆر کەسەیە ئەم عیبادەتە جێبەجێکە لەو لاوە خۆی گونەهبارەکە لەوانەیە لەو ناوەیە فڕێدا پاژماوەی ئەو ئاژەڵە کە ئەبێتە هۆی بێزارکردنی خەڵک کۆبوونەوەی مێش و مەگەس
لەو شوێنەیە خەڵک هەراسانەکە ئەمە تاوانە ئەبێ پاک و خاوێنی شارەکە ڕاگرین لەو شوێنانەی کەوا دیاریکراوە بیکە یاوتمان لە هەر شوێنێک کردێ ئەبێ ئەو شوێنە دواتر پاکێتەوە بە خاوێنی بەجێبێلی بۆی ئەجر و پاداشتت بە تەواوی دەستکەوێ ئینشاءالله. داواکارین لە خوای گەورە ئەجر و پاداشتی هەموو کەسانە بداتەوە کەوا قوربانیەکەن. یا ربی خوایە ئەم عیبادەتە ئاسانکەی لە لای مسلمانان وامان لێ بکەی هەمومان تایە بەشدار بین و هەر کەسێک کردی خوای لێ قبوڵکەی. یا ربی خوای ئیسلاحی حاڵمان بکەی، شیفای نەخۆشەکانمان بدەی. یا ربی خوای هەر کەسێک نەخۆشە شیفای خێر و پەلەی بۆ بنێری. یا ربی خوای شیفای هەموو ئەو کەسانە بدەی کە سیحر و جادویان لێ کراوە، شیفای هەموو کەسانە بدەی کە چاو نەفەز لێی داون، شیفای هەموو کەسانە بدەی کە نەخۆشی دەرونیانە کە نەخۆشی جەستەییانە، خوای شیفای هەموو نەخۆشەکان بدەی باریان سوکەی. یا ربی خوایە هەر کەسێک قەرزارە دانەوەی قەرزەکانی بۆ ئاسان کە یارمەتی بدەی. یا ربی خوای هەر کەسێک کێشە و گرفتی هەیە بۆی چارەسەرکەی. خوای هەر کەسێک خەفەتبارە دڵخۆشیکەی. یا ربی خوای هەر کەسێک هاوسەری نیە هاوسەرگیری بۆ ئاسانکەی. هەر کەسێک مناڵی نیە خوای مناڵی صالحی پێ ببەخشی، ئەوەی مناڵی هەیە خوای صالحیکەی، مناڵی مسلمانان بپارێزی، خاک و وڵات و میلەتمان پارێزی، ئەمن و ئاسایشمان پارێزی، زیاتر سەقامگیریکەی، ڕەحمەت و بەرەکەت و میرەبانی خۆت بڕژێنی بەسەرمانە، لە بەهەشتا کۆمان کەیتەوە، لە گوناه و تاوانەکانمان خۆشبی، لە گوناه و تاوانی مردوەکانمان خۆشبی. آمين والحمد لله رب العالمين وصلى الله وسلم على نبينا محمد وعلى آله وصحبه أجمعين.